بابەتێکی جیاوازی دیکە باس دەکەین ئەویش باس لە ڕۆڵی میدیا دەکەین لە گواستنەوەی ئەوەی کە لە ڕۆژئاوا دەگوزارێ. لە دوای ڕوخانی ڕژێمی ئێستادەوە تاوەکوی ئێستا ناوچەکە بەگشتی و ڕۆژئاوای کوردستان بە تایبەتی بە دۆخێکی ناخۆش و نەهەمواردا تێپەڕدەبێ. ئەوەی لە ئێستادا لە ڕۆژئاوا دەگوزارێت دەتوانین بڵین ئاسانی و سانانیە. ئەمڕۆ باس لەوە دەکەین بزانین ئەوەی لە ڕۆژئاوا دەگوزارێ میدیا ڕۆڵی چییە لەم ڕووداوانەدا، چۆن ئەتوانێت ئەم ڕووداوانە بە تەواوی گیان بناسێن، یاخود ڕۆڵی چییە لە وەڕازگەڕانی ئەم ڕووداوانە و بەڕاستی بیگەنێتە تەواوی گیان، یاخود بەگشتی بڵین ئەرکی میدیا چییە لەو ڕووداوانەی کە لە ڕۆژئاوادا ڕوودەدەن. ئەم گفتوگۆیانەمان لەگەڵ میوانەکەمان کاروانەروان سکرتێری ئەنوەر سکرتێری لەقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لامان میوانە و قسە باسەکانمانی لەگەڵ دەکەین. کاروان بەخێراتی بانیت باش. تەندروستی چۆنە؟ ساردت باش. زۆر سپاس. چۆن هاتی کاروان زۆر چۆن بوو؟ وڵات تا گەشتم ویستی ئاز باشە دێر سەلامەت بابەتێکی ئاوا گرنگ ئەوەیە نێکە دروستە شەباندوو دەکەین. سپاس بەتەوە. وەکو باسم لێ کرد کاروانەوەی کە ئێستا لە ڕۆژئاوا گوزەرێ ئاسانی و سانانە تەواوی میدیاکانی گیان ئێستا چاویان لەسەر ئەم ڕووداوانەیە. تا چەند میدیا توانێتی پیشەیانە و هاوتەری لەگەڵ دۆزە نیشتیمانی و هەروەها نەتەوەیەکانە کار بکات لەم بابەتەیە؟ بەیانیت باش سانە، بەیانی سەرجەم بینەرانمان باش بێت. هیوای سەلامەتی بۆ شەڕەفانان و بۆ خەڵکی ڕۆژئاوا و بۆ هەموو کوردێک لەسەر زەویە، چونکە بەڕاستی لە میدیای خۆمانەوە دەرکەوت کە دۆستمان کەمە، زانین کە دۆستمان کەمە، هەمانە دۆستمان هەیە لێرە و لێوێ تاکوتەرە، بەڵام ئەو دۆستە زۆرانە نین کە لە کاتی خۆیان ناوێنە ناوی شەڕکەری ئازا و کوردی دڵسۆز دۆستی میدیاییشمان کەمە کاکاروان. بێگومان ئێستا دۆستی میدیاییشمان کەمە. باز لە عەرەب ناکەم، عەرەبەوە تا کە پێکەوە ژین ئەزان شوێنە کرێلیان لە ئەوانی کە بەڵام ئەو ئەوروپیانی کە چەندین ساڵە ئێمە پێکەوە هاوپەیمانی ئەوانین پاراستومانن لە شەڕەکانە، بە شێوێکی تر ئەتوانم بڵێم میدیا ئێستا دەسەڵاتە، میدیا خۆی ناسێنێ. میدیای کوردی کەمی نەکرد لەم وەجبەیە، لەم شەڕی ڕۆژاوایە میدیایەکی باش بوو، پەیامێکی زۆر کوردانی جوانی هەبوو، پەیامێکی یەکانی گیری هەبوو. ئێمە وەک سەندیکای ڕۆژنامەنووسان لە سەرانسەری جیهانە بەیاننامەیەکمان بڵاو کردەوە، من بەیاننامەکەم نووسی بسپاس هەموو میدیاکانەکەم بە ناوی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە. هەموو میدیاکانی کورد تاکوتەرە یەک دوانێک نەبێت کە ئاگدارمان کردوونەتەوە دوای باسی ئەەکەین. هەموو میدیاکان یەک پەیامیان هەبوو بۆ ڕۆژاوا، یەکان گیر بوون. خطابێکی کوردانە، خطابێکی ڕاستگۆیانە، مەسیجێک کە بێ خەوش و بێ هیچ پەیامەت لە چوارچێوەی هەرێمی کوردستانە بوو کاکاروان، یاخود توانێتی سنوورەکان لێرەوە پەخشکرایە بۆ دەرەوە، بەڵام کەمتر ئەگاتە دەرەوە، بەڵام هەر باشە. ئێمە بەنسبەتی خۆمانەوە من بەیاننامەیەکمان دەرکرد وەک سەندیکا کە تەرجەمە ئەکرێت بۆ زمانەکانی کە ئەبێت بە دەستی بدرێتە دەستی ڕێکخراوەکان. ئێمە لێرە باشانە چیمکێتە بەردەمی کە بە کەمترین بگاتە میدیای کوردی هەتاوەکو ئێسش کێشی گەیاندنی دەرەوەمان هەیە، زمانمان کەمە. ڕاستە یەک دوو کەناڵمان هەیە بە زمانی عەرەبی، بەڵام نەیتوانیوە بێ بە جەزیرە، بێ بە BBC، بێ بە کەناڵێک کە لە سەرانسەری دنیا گوێی لێ بگیرێ و حسابی بۆ بکرێت. بەڵام بە شێوەیەکی گشتی توانیمانە بۆ جۆشدان و خۆشدانی ناو خۆمان شەقامی کوردستانی یەک خستنی هەموو بیر و ڕاجیاوازەکان لە ئەم پەڕی چەپە بۆ ئەو پەڕی ڕاست بە ئیسلامیەکانەوە، بە ئەلمانیەکانەوە، بە لیبراڵەکانەوە، بە چەپی کۆن و چەپی تازەوە، ینی بە هەموو ئەتوانم بڵێم کە میدیای کوردی خطابی یەک بوو کاریگەری زیاترێ بێ. ئەمە وەک هەر یەکبوونی سیاسەتەکە وایە. ئێستا سوپاس بۆخوا ئەتوانم بڵێم لە ئێستاە سەرجەم میدیاکاران لە کاری میدیای خۆیانە، سەرجەم ڕۆژنامەنووسەکان ئەوانی کە ئەشنە ڕۆژاوەوەی کە لێرە ئەمێننەوە، ئەوەی کە خەریکی کار و خەباتی خۆیەتی، ئەوەی کە لە کەناڵەکەیان داوام بکەن، ئێوە کە بە بەیانێکی ئاواییەنە ئێرە ئەمە هەر خۆی لەخۆی ئەو خەباتەیە کە هەموو کەس چاوەڕانیەکە. من جارێکی ئاڵێمەوە ئەم جاریان ئەم سەرکەوتنە ئەم تاقیکردنەوەی میدیای کوردیمان سەرکەوتنی بەدەستێنا بۆ ڕووماڵکردنی ڕۆژاوا هەموو بیر و بۆچوونە جیاوازەکانی یەکخستەوە. بۆیە لە حاڵەتێکی ئەوەیە هەم سوپاسی ڕۆژنامەنووسەکانمان کردووە، هەم سوپاسی کەناڵەکانیشمان کردووە و بە شێوەیەکی ڕسمیش داوامان لە سەرجەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کردووە کە ئاگاداری ڕۆژی ڕۆژاوا بێت، چونکە میدیایەکی ئێمە میدیایەکی ئەوەنە بەهێزمان نییە بتوانین پێشەلکاریەکان بگەێنین بە دەرەوە. خۆشبەختانە توان بڵێم IFG، CPU، CPJ ئەمانە هەمووی هاتوونەتە سەرخەت لەگەڵ ئێمەیە ئەو ڕێکخراو نێودەوڵەتیانە کە کاروان لە مێژەگەلی کورد ڕوبڕووی ئەم ستەم و زۆرداریانە دەبێتەوە. پێ دوای ئەم ڕووداوانی کە لە ڕۆژئاوا ڕوویدا و کەوای کردووە هەموو میدیاکان یەک بخرێت، پێ دوایە
کاریگەری هەبێت لەسەر تەواوی گیان لە پێشخستنی دۆزی کورد هەمیشە لە دوا بۆم دۆز و پرسانەی کورد کە هەبووە لە تەواوی گیاندا پێ دوایە لە ڕووی میدیا ئەمە چێتە پێشەوەی هەموو دۆسیەکانی ترۆم و دۆزەکانی تری سانە ئێمە ئێستا میدیاکەمان لە چاو میدیای سەردەمی خۆیان زۆر باشە چکە بیرت نەچێ ئێمە کە ئەنفالمان بەرامبەر کرا کە جینۆساید و کیمیاباران و تەهجیر و تەرحیل و تەبعیس و ئەم هەموو کیمیاباران و زیندە بەچاڵکردن و زلێت سژنی ئەبوو غرێب و بادۆش و بە هەزاران کورد بە سەدان هەزار کورد لە ناوچوون نەمانتوانی پامێکی ئەمەە بگەینە دەرەوە هەمان بوو نەمان بوو چەند ڕادیۆیەکی کە ئەڵی شەقوشەڕ ینی شەقوشەر لە پەخشا لە گەیاندنە چەند کیلۆمەترێک پەخشی خۆی کردووە ئەمە هەمووی ئەم جینۆسایدە بەسەر ئێمە کرا بەرگریمان نەبوو لە خۆمان بەرگری میدیای ئێستا نە ئێستا ئەتوانم بڵێم میدیای کوردی هەر هیچی نەکرد بێت لەم جەو لە شەڕی ڕۆژاوایە ڕژەمەکەی شەرعی بە دنیا ناسان ئەمە خۆی یەکێک هەلو خاڵانی کە توانیوتی میدیای کوردی چ ئێرە چ ڕۆژاوا چ باکوور چ ڕۆژهەڵات چونکە ئێمە هەر چوار میدیاکانمان بیرتان نەچێت سە سوۆسیال میدیا لە هەنی حاڵاتە کاریگەری زۆر باشی هەیە سەرباری ئەو هەموو کێشەی کە هەیەی بەڵام سوۆسیال میدیا توانی ئەوە بگەێنێ جارە پێش هەموو شتێک شەرع ئەوە نێک خۆی داوایە کە حکوومەتێکی ئەلمانی حکوومەتێکی تەکنۆقراتی حکوومەتێک نەخێر کۆمەڵی میلیشیای بەرەڵا کردوتە ناو ئەو خەڵکەوە خەڵگە کوژن کەزی خەڵگە بڕن گوێشکەی شەڕبانە بڕن ئاگریان پێوەنی نەخ ئەمەمان گەیاندووە ئەمە ڕژێمێک کەشف بوو ینی بڵێن ئاشکرا بوو بۆ سەرانسەری دنیا دوو ئەو پەیامی کە کورد هەیەی ینی ئەگەر تۆ بیرت بێ هەسەدا هێزێکی زۆر کاریگەری منەظەمە دوێنێ بەیاننامەیەکیان بڵاو کردوتەوە بەڕەسمی بۆ لەبەرەوەی یەکێک لە بابڕن شەڕوانەکانیان ڕسمی گرتووە لەگەڵ کۆمەڵێک دیل و کۆمەڵێک جەنازە ئەمانەیە یەکسەر دەریان کرد لە هێزەکانی خۆیان دەریان کرد و بەیاننامەیەکیان دەکرد داوای لێبورد نەکەن ئەمە پرەنسیپی کاری میدیای ڕاگەیاندنی ڕاستەقینەیە کەواتە تۆ بەرامبەرەکەت هەرچی بکات تۆ ناڕۆیتە ژێر کاریگەری ئەوەی ئەوەکەیە کەزی کچەکانە بڕێت سوکایەتیت پێکات جنی و پێ نەخێر ئێمە هەر خاوەنی ئەو بیر و باوەڕ پتەوەین کە پێشتر هەمان بۆ ئێستا شەرهمانە بە هەمان شێوە و ئێمە لە ڕێی کاری خۆمان و کوردایەتی خۆمان لا ناین ئەوەی کە دوێنێ دەریان کرد ئەتوانم پێ بڵێم ئەم بەیاننامەی کە دوێنێ دەریان کرد ئەنگاوێکی زۆر ژیرانە بوو جا لە هەموو میدیاکانەکە بڵاوە بێتەوە خۆی لە خۆی ئەمە ناساندنی کوردە وەک تیمێکی شارستانی وەک نەتەوەیەکی شارستانی بە دەرلەوەی کە ئەوانی کە بەرامبەرەکەت کۆمەڵێک دوژمنی بێسەر و بەر و ئەتوانە بڵێن دواکەوت و هێنن بەڵام تۆ هەر وەک خۆت بە جوانێکی خۆت بە ژیرێکی خۆت بە لۆجیکێکی خۆت ئەمێنیتەوە و خەباتی خۆشت ئەەکەیت و ڕاستە هەموو جارێکی شەر نییە تو هەموو جارێ براوەبی جاری وای هێزەکەی بەرامبرت زاڵێ بێ باشە کاکارانە و پێشێلکاریانی کە بەرامبەر بە کوردانی ڕۆژ ئاوازەکرێت ئەوانەی کە گوێشکیان دەبڕێ ئەوانەی کە کەزیەکانیان دەبڕن چۆن بتوانین ئەمانە بگەێنینە تەواوی گیان میدیا چۆن دەتوانێت ڕۆڵی ئەمە هەبێت لە بەیاننامەکەی سندیکایە کە گەشتۆتە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زۆر بە ئاشکرا باسمان کردووە کە زوڵم ئەکرێت لە کوردانی ڕۆژئاوات هیوادارین تکاتان لەکەین وەرنە سەر خەت و بە وردی هیچ دەبێ ئاگاداری ڕەوشەکە بن بزان چی ئەگوزارێ لەو ناوچەیە ئەمە خۆی گەیاندنە باڵێن گەیاندنی دەنگە بە دەرەوە کە پەیامنێریت کە تیمێت ئەگەر ڕێگە با سووریا وەک دەوڵەت ڕێگەوا بێدنناوە ئەوانە ئەتوان لەژێر کاریگەری ئەو زوڵمانی کە ئێمە گەیاندومانە پیان ئەوەی کە میدیای کوردی بە زمانی عەرەبی ئەوەی کە خۆپیشاندانەکانی دەرەوەی وڵات ئەتوانم بڵێم سوپاس بۆ ئەو خەڵکی کە زۆر هیلاک ئەبن بەم سەرمایەیە ئێرە بەڵام ئەوانی کە لە دەروی وڵاتم لە تاراوگە یەنە سەر شەقامەکان و ئەڕۆنە بەردەم مکە کۆبنەوەی کرا لە بەردەم بارگای UN لە جنێف زۆر دڵم پێ خۆش و بۆ لەبەرێ ئەو خاڵی کاریگەری زیاتری هەیە تاوەکو ئێرە ئەمانە ئێرە زۆر کاریگەریان هەیە گەیاندنی دەنگ بەوەیە ئەگەر تۆ نتوانانی میدیاکە دەنگەکەت بگەێنێ بە خۆپیشاندان بە داواکردن بە بەرزکردنەوەی یاداشت بە ئەو مزەکەرانی کە ئەدرێ بە UN و بە مەجلیسی ئەمن و بە نەتەوەیە گرتوەکان ئەمانە هەر خۆی لەخۆیان خەباتێکن خەباتێکی مەدەنیانی زۆر کاریگەرە بۆیە میدیاکەمان ئەکرێت ئێستش لەمە زیاتر هەوڵ بین یەکانگیر من کردووە بڵێ سوپاس بۆ خوا میدیاکەمان باشە ئێستا بەڵام ناتوانین لە بەردەم کارەساتێکی وا گەورەیە کە ڕژێمێکی زۆر گەورە بە چەندین وڵاتی دراوسیەوە بە چەندین دەوڵەتی زۆر پشوکی دەوڵەمەنەوە کە پارێکی زۆریان خسۆتە کار بۆ لە ناوبردنی کورد لە ڕۆژاوا مێژوویەکی زۆر سەختی هەیە لەوانەیە خوێنەر نەزانێت ئێمە میدیاکەمان کە باسەکەین تەنها لە میدیای با بڵین سۆز و سۆزداری و باز نەکەین باشە کورد لە ساڵی 1960 کە لە ڕۆژاوا دووچاری پرۆژەی با بڵین
مەکتوم بووەتەوە مەکتومیانیشی ینی تۆ وەرگرتنەوەی جنسی و ڕەگەزنامە و دەفتەرنفوس لە هەموو کوردانی ڕۆژاوە بەڵام شەو باسمان لەوە ئەکرد خاڵم بووی باسەکردمەوەی تۆ ئەوە نازانی بڵێ لە 66 ساڵی 1966 حافظ ئەسەد ئەم بیرۆکەی هێنا کردی جەبەجێ کرد شتێکیان ناونە پشتێنەی عەرەب بە چواردەوری ناوچە کوردیەکانە 300 کیلۆمەتر تعریب ئەکرێ ئێمە میدیای کوردی ئیتر ئەکرێت لەمە باز لەمەش بکە بۆ دەرەوە لەوانەیە کابراایەکی ئەوروپی ئەمە نەزانێت حیزامی عەربی و پشتێنی عەربی چی کردووە کۆمەڵی عەشایری عەربی لە ڕاقە و دێرەزور و هێناوە وەکو دوومەڵ تۆپڵ ناشتونی لەکوێ لە بینی کوردەکانە 300 کیلۆمەتر باکوور و ڕۆژاوای لە یەکتر جا کردوتەوە ینی با بڵین کوردستانی سووریا و کوردستانی تورکیای بۆ عەرەبانە جا کردوتەوە ئەمانە ئەو کێشانن پاشان کورد لە ڕۆژاوا لە ساڵی 1960 بۆی نەبووە ناوی هەبێ خانووی هەبێ ناوی کوردی بنێت ینی بتوانانی سیارێک بناوی خۆیەوە بکات کۆمەڵێک شتی ینی کەلتوری هیچ شتێکی نەبوو کورد سڕاوەتەوە بۆیە ئێستا سێرەکەیت لەگەڵ ئەوەشە سەرباری ئەوەی کە ئێستا لە ساڵی 2011 توانم بڵێم دوای خۆپیشاندان و ڕاپەڕینی قامشلۆ ئێستا کورد ناوەکەی هاتوتەوە ناوان لە دەوڵەتێک کە ناوی عەرەبیە دەوڵەتی سووریای عەرەبی ینی خۆی ناوی عەرەبی کەواتە ئەو هەموو دروز و عەلەوی و کورد و ئاسووری و مەسیحی ئەوانی کە تایەتین هەمووی کراون بەژێر پێوە ئەمە یەک هەر خۆی لە خۆی هەنگاوێکی دیکتاتۆریە ئەمە میدیای کوردی ئەرکی ئێمەیە لە میدیاکانە ئەم خاڵانش باسکەین جارێکی کە بۆ لە بەرەوی کە جیلی تۆ لە تۆ گەورەتریش تا حدێک ئەوە نازانن کە لە ڕۆژاوا کە میدیا بۆ ڕادەی ئێستا نەبوو کاتەکە کاران چۆنم هاوسەنگی ڕابگیرە لە نێوان خێرایی گواستنەوەی هەواڵ و هەروەها لە ڕاستگووی هەواڵدا چوو بە تایبەتی لە کاتی ڕووماڵکردنی ئەو ڕووداوانەی کە کتوپ ڕوەدا لە ڕۆژئاوا بەداخۆ ئێستا کەناڵە عەرەبەکان ڕۆڵی خراپ دەگێڕ لەمە چۆن ئەم هاوسەنگی بکرێت لە نێوان خێرایی هەواڵ و هەروەها ڕاستگووی لە هەواڵدا نا ئێمە وەک کورد ئەو ناسراوین کە شتەکان و خۆیە گوازینەوە ئەوە نییە کە زیادە ڕۆیی یا کەمڕەوی یا بیشارینەوە نەخێر میدیای کوردی چ ئەوی میدایەکی ڕۆژاوا میدایەکی ڕاستگۆیە وتەبێژەکان زۆر لە ناو شەڕەکانەوە قسە ئەکەن ئێمەش با بڵین نەک هەر دواکەوتن لە هەواڵە سیمایکی خراپە نابێ هەواڵ دوا بکەی بەڵام پەلەکردنیش بۆ بڵاوکردنەوەی هەواڵ و لە ڕاستگۆی هەواڵەکە کەمکەیتەوە ئەمە شەر حاڵەتێکی خراپە بەڵام ئێستا توان بڵێم کەم تا زۆر ئەو میدیانی کە ئێمە چ لە بەرەکانی شەڕەوەن چ ئەوەی کە ئێستاتێت لێرەوە پەخش و راپۆرت دەکەن چ ئەوەی کە بەدوای بنکۆڵکاری و مێژووی کورد و مێژووی شەرع و ئەو هێزانی کە لەگەڵ کاتی خۆی تا لە نووسڕە بوون تا ئەمانە هەمووی ئەرکی میدیاکارن میدیاکار تەنها ئەوە نییە هەواڵەکە خۆی بگوازێتەوە ئەبێ کاری بنکۆڵکاری شتیا بکات تارکی میدیاکار چێ چۆن ڕۆڵی هەبێت یاخود با بڵین نەک تەنها لە ناوناوخۆی وڵاتەکەی خۆیدا چۆن بتوانێت بە تەواوی جیهانی بگەێنێت پەیوەندەکانی خۆی چۆن بەکاربێنێت لەگە ڕۆژنامە نووسانی دنیادا من هەموو جارێک گەڵێم ئێستا لەم سەردەمی کە من و تۆ قسەی تیاکەین میدیا دەسەڵاتی چوارەم نییە دەسەڵاتی یەکەمە چۆن بۆ بەدەسەڵاتی یەکەم یعنی بەوە بۆ بەدەسەڵاتی یەکەم کە کاریگەری هەیە لەسەر دانانی حکوومەتەکان لەسەر لادانی حکوومەتەکان لەسەر ڕوخانی پەرلەمانەکان لەسەر گۆڕینی ڕوتی بیرکردنەوەی خەڵک و تاک و شەقام و کەواتە دەسەڵاتی یەکەمە ڕاستە حکوومەت لە دەسەڵاتی من دەسەڵاتی یەکەم و پەرلەمان دەسەڵاتی دووەم و قەزا دەسەڵاتی سێم و میدیا دەسەڵاتی چوارەمە نەخێریتم میدیا دەسەڵاتی یەکەمە ئێستا میدیا لە هەر وڵاتێکە بێوێت جێرانژووری کات بێوێت ئەکا بە بەهەشت بیشێوێت ئەکا بە دۆزەخ هەر بە میدیا کەواتە تۆ لێرە چیەکەی ئەو میدیایی کە ئێمە هەمانە میدیایکی زۆرمان هەیە 1600 کەناڵمان هەیە لە کوردستان کاکەڕا میدیاکاری ئێمە توانیوێتی ئەو گۆڕانکارە دروست بکات و بێتە میدیای با بڵێن دەسەڵاتی یەکەم کەمتر لێرە ئەتوانم بڵێ مێشتا مامانە بۆ دەسەڵاتی یەکەم بەڵام کەم تا زۆر بابەتی زۆر گەورە ئەجوڵێنرێ لەمەی ڕۆژاوایە ئێمە توانیمان بیسەلمێنین کە میدیای کوردی ئەتوانێت بەردی گەورەش بجوڵێنێ بەڵام نەگەشتە ئەوەی کە دەسەڵاتی پێ بڕوخێت نەگەشتە ئەوەی کە پەرلەمان هەڵوەشێنێتەوە کە حکوومەتێکی تازە بێنێتە سەر تەخت و دروستی بکە بەڵام توانیوێتی ژنی کورد وەک خۆی بناسیێنێ ئەمە لە سەرانسەری دنیای ئێستا من پێ دەڵێم لە شوێنەکانی کە ژن پێڵەوە ترێ حورمە یعنی حرام کراو بەڵام کورد سەرمانوێتی بە دنیا کە ژنی کورد ئازادە دوو کەزی بڕینی کورد کارێکی گوایی دروست کرد کە لە سەرانسەری دنیا من ئێستا کۆمەڵێک عەرەبی ڕفیقم هەیە هاوکار ژنەکان بەتەمان لە پرۆسەیەکی گەورەیە پرچی خۆیان بۆ بڕن وەک هاوکاریکردن بۆ پرچی کوردان یعنی کۆمەڵی خەڵکی فەلەستینی دوێنێ نامەیان بۆ من ناردووە داوای لێبوردنەکەن لەوەی کە عەرەبن بەرامبەر بە ئێمە چی کراوە چی نەکراوە ئەم خاڵانە هەمووی میدیا کردوێتی بەڵام ئێستا میدیاکەمان ئەکرێ ئەگەر ئاوا بەم شێوە نیشتمانیانە بیرکەینەوە
ببوورە کەمێکیشکا کاروان لە بابەتەکە دوورەکەینەوە میدیای کوردی خۆمان توانێتی لە پاشکوێتی جیهانی دوور بکەوێتەوە خۆی خاوەن دیدگایەکی سربەخۆی خۆبێت یاخودەوەی کە تۆ باسی لەوەکەی کێمە هێشتا ڕێگریمانەیە ڕێگریەکان چین بەربەستەیە لە بەردەمیان یاخود میدیاکان خۆی پێشتر نەمانتوانێت میدیایەکی سربەخۆی ئازادمان هەبێت و وشەمان هەبێت لە دنیاە بەڵام لەمەی ڕۆژاوا یەکەم جارە من خۆم بیر بکەمەوە کە میدیای کوردی لە سەرانسەری هەر چوار پارچی کوردستانە بە یەک خیتاب بە یەک پەیام یەک مەسیجمان هەبێت میدیای کوردی بڵێ لەم تەجروبەیە بۆیە من جارێکی کەش وەک هەر وەک بەیاننامەکەی سندیکا ڕۆژنامەنووسان کە خۆم نووسین بە زمانی کوردی بە زمانی عەرەبی سوپاسی ڕۆژنامەنووسەکانەکەم بەڕاستی یعنی دوو حاڵەتمان هەیە لە سەرانسەری لەوەتی شەڕی ڕۆژاوا دەستی پێ کردووە دوو حاڵەتمان هەیە ئەویش نەگەشتە سکاڵا دوو کەناڵی هەڵگری بیرروباوەڕی ئیسلامی کە بە تەلەفۆن قسەم لەگەڵ کردوون ئەو دوانش ئیشەکەیان ڕاست کردەوە ئەوەی کە خەڵک لێ و گازندەی لێ کردبوون جگە لەوە یەک کێشەمان نەبووە هەمومان وەکو یەک لەسەر یەک ڕیتمی ڕێک لەسەر خەتێکی ڕاست ئیشمان بۆ ڕۆژاوا کردووە میدیاکانی باکووری کوردستان میدیاکانی ڕۆژاوا خۆیان ئەوانی ڕۆژهەڵاتی ئێران ئەوانی خۆشمان کە لێرە ئێمە لە هەمویان دەسەڵاتدارترین بۆ لە بری ئێمارێمێکی فیدرالین 1970 کەناڵمان هەیە توانیمانە ئەمما جوڵەیەک لە میدیای کوردی بکەین ئەو گلەیانی کە من چەندین جار ئالێرۆ گلەیم کردووە لە میدیای کوردی وتومە لە کوردستان خاوەنی 1970 میدیای بەڵێ لە هەرێمی کوردستانە وتومە پەیامان بە پەرت ئەگات نەگەشتووە ڕاست بەڵام ئەم جارە پەیامان بە پەرت ناگات پەیامێکی ڕاستڕەوانەمان هەیە یەک هێڵی ڕاستە هێڵمان هەیە بۆیە پەیامی کوردی توانیمان ئێستا خەڵکێکی زۆر بینی لەسەر جادە لە وڵاتەکانی ئەوروپایە کۆمەڵە خەڵک لە سیناتۆرەکان و لە ڕۆژنامەنووسەکان و بە ئەمانە بەڵام سەدداخ و حیف کە سیاسەتی ئێستا بە نوکە قەڵەمەکان ئەکرێت ینی لە کۆمەڵێک کۆنە بازرگانەوە توانرا ئەم جارە کار لەسەر ڕای گشتی جیهانیش بکرێت بەڵێ ئێستا من و تۆ ئەمڕۆ تەوەرەکەمان لەسەر کاریگەری میدیای و لە ڕۆژ ئاوە منڵم ئەم جاریان بڵێ و کاری خۆی کرد میدیا و توانیشمان بیسەلمێنین کە ئێمەش ئەتوانین میدیای کاریگەرمان هەبێ بە مەرجێک یەکان گیربین و خاون یەک پێیان بین من شتێک نەڵێم و کەناڵەکەی تەنیشتم شتێکی کە بڵێت دژی ئەوەی بن بەخێر ئەم جارە هەموو پێکەوە و جێگەی خۆشحاڵێک کەناڵەکان و میدیاکانی پارتی دیموکراتی کوردستانی بین ئەم جارە بە دەر لەو 15-20 ساڵی ڕابردوو کە ئەتوان بڵێم یا بێدەنیان هەڵبژاردبوو یان دژایەتی میدیایەکێتیان ئەکرد بەڵام ئێستا هەمومان پێکەوە بە پارتیەوە بە یەکێتیەوە بە ئازادەکانەوە بە شوعیەکانەوە بە ئیسلامیەکانەوە چوونەتە ناو ساحەکەەوە بۆ بەرگریکردن لە ڕۆژاوا و سەلمانیشمان جارێکی کەژەڵێم ئەگەر میدیاکەمان یەکان گیر بێت وشەمان زیاتر ئەگات کاریگەریمان زیاتر ئەبێت ئەنی کۆمەڵێک ئێساتی من مەسەج هەیە لەوانێت سوێ دووسبەی هەندێکیان بڵاوکەمەوە کە لە دەرەوە هاتوون ئەگەر میدیا نەبێت لە فەلەستین و نازانێت ئەم جارە میدیا توانی بێتە هۆی ئەوەی لێک تێگەشتێکی کللتوری لە نێوامانەدا ڕووبات ئێمە میدیاکەمان لە خەڵکی گەیان لە دنیای گەیان کە ئێمە گەلێکی چەساوین ئێمە شەڕی داعشمان کردووە لە ڕۆژاوا بەڵام کە شەڕی داعشتەوە بووە کۆمەڵە بازرگان هاتوون هاوکێشەکان هەڵگیڕاوەتەوە و ئێسش خەڵک گەشتە و قەنەعەتی کە قسە کۆنەکە بەکاربێنێتەوە کوردەکان هەر شاخەکان دۆستیانن ئەمە قسەیەکە زۆر کۆن ئەوترا ئێمە دوای وتیان نەخێر کوردەکان و ئەمریکەکان و ئیسرائیلەکان و بەریتانیەکان و ئێرانیەکان و کێوکی ئەمانە هەمووی دۆستیان نەخێر ئێسش دەرکەوت وانێ بۆیە بێ کورد خۆی هەم میدیاکەی هەم عەقڵەکەی هەم هێزەکەی ئەبێ یەک بێت ئەگەر یەک بێت باوەڕ بکەن یعنی بینەری بەڕێز کەس دەرەقەتمان نایە هەر لە تاریخی مێژوو لە کتێبە مێژووەکانە کورد بە میلەتێکی جەنگاوەری ئازار ناسراوە بەڵام نەمانتوانیەوە کە قسەمان بگات کە قسەت نەگەشت و کاتی خۆی میدیان نەبوو وەڵام ئێستا تۆ میدیات هەیە واتە توانین خیتاب بگەێنی مەسج بگەێنی ئەتوانیت هەموو شتەکان ڕوونکەیتەوە ئەوانیش بیرت نەچیانی دەوڵەتێکی گەورەی وەکو سووریا قەتەری لە پشتە تورکیا لە پشتە سعودی لە پشتە میدیایەکی زۆر کەسمان لە پشتنیە کاکاروان میدیا ئەم جارە توانی بە گوێی جیهان بڵێ کە ئێمە کەسمان لە پشتنیە کاتێ تەنها بەرژەوەندیان پێمانە لەگەڵمان و کاتێ بەرژەوەندیان نەما پشتمان تەیەکەن بەڵێ ئێستا ئەو مەسجە زیین و کراوەوە لە ڕێگەی میدیای کوردیەوە کە ئەو هەموو شەڕی لە شارێکی وەکو کۆبانی و لە شەڕی داعشی سووریە کوردەکان لە ڕۆژاوا 15,000 شهیدیان ناوە هەموو دنیا لە دنیامان گەیانوە بەڵێ 15,000 شهیدی شەڕی داعشمان هەیە بەڵام ئێستاتە تۆم باراک کە کۆنە بازرگانێکی مەسیحی خەڵکی لوبنانە هاتووە وەک نیوەنەری دۆناڵد ترامپ ئەڵێ ئێمە ئیشمان بە کوردەکان نەماوە ئەمە خۆی لە خۆیان مەسجێکە دش بە مرۆڤایەتیە ئەمە مەسجێکە دەیان ڕۆژنامەنووسی بیانی چ لە ئیسرائیلەوە چ لە قوبروسەوە چ لە ئەوروپا ئەڵێ ئێمە شەرمەزاری بەم قسانە ئەمە قسەی خەڵکی سیاسی ئەمە قسەی خەڵکی بۆ ژوای
لە کاتێکدا تەنها لە کۆبانێش بوو هاوکارێکی بەرچاویان هەبوو لە بێگومان ئەگەر کورد نەبووایە ئەتوانە بڵێم هاوکێشی سیاسی و نەخشی سیاسی ئەسەر لە وڵاتانە نوعێکی کە بوو. کوردەکان ئێمە لە هەر لە خۆمان لە هەرێمی کوردستانە 1600 شەهیدی شەڕی داعشمان هەیە. ڕاستە هەشتی شعبی ژماری شەهیدەکانە لە ئێمە زیاترە. لە 1600 شەهید 1150 شەهیدی یەکێتی هەیە. کەواتە یەکێتی ڕۆژاوە ئەو یەکانگیری کە کرا ئەو هاوکاریانی کە گەیەنرانە کۆبانی لە کاتی خۆی میدیا نەیوێرە میدیایەکێتی زۆر بە ئاشکرا باسی بکە بۆ لەبەرەوەی کێشەی تورکیا کێشە دروست نەکە بەڵام هەر دروستیشی کرد ئەو فڕۆکەخانەش هەرداخرا ئەو هەموو درۆنەش هاتن ئەم ناوچانە هەتاوەکو ماوەیەک لەم پێش کە ئێمە دانیشتنێرە بەرنامەمانە کرد درۆن ئەوەنە نزم ئەبوویەوە بەسەر سەرمانە دەنگی تەنان دەنگی ئەهات بەڵێ ئەمان بینیدە ئەمە هەمووی ئەو کێشانن کە کورد باجەکە یاوە بۆ ئەیا کورد لەبەرەوەی یەکان گیر نەبووە یەک نەبووە پارچەکان یەک نەبووە حیزبەکان یەک نەبووە ئێستش مەسەلەن پۆستێکی لە بەغا پۆستی سەر و کۆماری سێرەکەی 20 کوردی تر لەم لاولاوە خۆیان بۆ کاندید کردو بۆ پۆستەکەی کە بە هەموو شێک بە پێی شەرع و بە پێی عرفی سیاسی بڕات ئەم ئەو کێشانن کە ئەمی گیانوتە ئەم حاڵەتە لە دەرەوە بە نوعێکی کە سێرمانکەن بەڵام ئەگەر یەکانگیری سیاسەتی وەک ئەم جارە هەمومان یەک بووینایە دڵنیا بە مافەکانی میلەتی ئێمە زووتر بەدەست ئەهات هەتاوە خۆی کە ئەو هەموو شەهید دەبین ئێمە میلەتی زۆر ئازاین باوەڕ بکەن ینی لە شەڕکردنە بۆ ناسراوی لە سەلاحەدین ئەیوبی و شەڕ بەرامبەر ینی ئەو فەلەستینی کە ئێساتی هەنێک جار دژی ئێمە وەستنەوە عەرەب و ئیسلام نەیانتوانی ڕزگاریکەن ئەم سەلاحەدین و دەوڵەتی فاتمیەکان لە کوردستان و خەڵکیان بردو لێ ڕزگاریان کرد ئێستا من دوێنێ پیاوێکی فەلەستینی نامێکی بۆ من ناردووە داوای لێ بردنەکە ئاڵێ ئێوە نەوەی سەلاحەدینن بەڵام ئێمە غەدرمان لێ کردوون کە ئێوە ئاواتان بینین لە سووریا بەم شێوەیە قەتڵ و ئامەکرێن و سوگەکرێن بەڵام بیریشت نەچیە ئەم حاڵەتی کە ئێمە هەتا ئێستا بەرامبەر بۆ خوێنانە خوێنی ترمان نەڕشتووە دەموچاوێکی جوانیەوە هەم بە کورد وەکو تاریخ هەم بە میدیا وەکو میدیاکەمان یعنی کۆمەڵێک تا ئەم خاڵە لە ڕووی میدیایی و لە ڕووی سیاسیەوە کورد براوەیە ڕاست خاکی دۆڕانەوە بەڵام خاکی ڕەقا خاکی ئێمە نییە بیرمان نەچێ ڕەقا ڕاستە کوردی زۆر لێیە لەو حملی تعریبی کە کراوە بەرامبەر بە کوردەکانی ڕۆژاوا کە بەجارێکە سەدان هەزار عەرەب چوونەتە سەر خاک و زەوی و کێڵگەی کوردەوە کورد هەساوە چی کردووە خۆی گواستوتەوە چووەتە حەلەب چووەتە ڕەقە چووەتە دێر زۆر بۆیە لەوێ کورد وەک کوردستانی خۆمانیە یەک با بڵێن شریتی سنووری هەبێ پەرتە ئەو پەرتانە کۆمەڵی کێشەیە دوو گەورەترین کێشە لە ڕۆژاواوەیە کە شاخیان نییە کەواتە بەرەو کۆتایی ئەڕۆینکە کاروان ماجەم ئەو گەموو کێشە هەیە لە ڕۆژاوا داواکاری چییە یاخود چی بە میدیاکارەکان و ڕۆژنامەنووسانەڵی چۆن لە کاتی ڕووماڵکردنی ئەم ڕووداوانەدا خۆیان بپارێزن من جاری کە سوپاسیان دەکەم کە ڕۆلی زۆر کاریگەریان هەبوو لە ڕووداوەکانی ڕۆژاوا چ میدیای بینراومان چ بیستراومان چ خوێنرا و چ ئەلەکترۆنی ئەماوە بە ژن و بە پیاوەوە هەر ڕۆشتنی میدیاکاران و جوڵیان لە ڕۆماڵکردنی هەواڵ و ڕۆشتنیان بۆ ڕۆژاوا خۆی لە خۆیان هەنگاوێکی زۆر جوانە من دەتوانم ئەوە بڵێم کە ئەگەر بمانتوانێت بەم شێوە بەردەوام بین بمانتوانێت هەمیشە ئاوا دەنگمان یەک بێت ئەو کاتە میدیاکەمان کاریگەری زیاتریە بوو ڕاستە ئێمە میدیایەکی ئەو توی بەقوت و کاریگەرمان نییە بۆ دەرەوە بەڵام خۆ ئەکرێت وەرجێڕان بکەین ئەکرێت چەند یەک دوو کەناڵمان هەیە ئەکرێت چەند وێبسایتێکمان هەیە ئەکرێت سوشیال میدیاکەمان هاوڵاتیان خۆیان ڕۆلی کاریگەریان هەبوو من ینی بەسەراحەت ئەلەم نای شەرمەوە من وەمەزانی گەنجی ئەم نەوەی کە ئێستا خەریکە پێگەن ڕۆحی کوردایەتیان مردووە و خەریکی سوشیال میدیا و شتیوان بەس دەرکەوانیە دەرکە من مناڵە بینم کە قسەی زۆر گەورە ئەکات کە کەسی خۆیە هۆنێتەوە جارێکی کە یە دانیش ئەو قسانی کەوەی کات کەواتە دڵمان خۆش بێ بۆی کە نەوەیەکمان بڕێوەیە نەوەیەکی زۆر زیتەڵ زۆر وریا زۆر ئاگادار لە هەموو حاڵەتەکان ڕاستە زۆر ئەتوان بڵم جیلێکی جیاواز لێ ئەمە بیرەکەنەوە بەڵام دەرچوو کە ئەگەر بێت و تۆی کوردایەتی بچێنین ئەوش لە ڕێگەی میدیاوەیە ئەمەی کە ئێستا تۆ ئەیبینیت ئەم جوڵەیە ئەم خۆپشاندانە دوێنێ دەرەجەی پلەکانی گەرما خوار سەفر بووە بەڵام خۆپشاندانەکان 250 هزار کەس لە سلێمانی خۆپشاندانە کرد کەواتە ڕۆحی کوردایەتی زۆر زیینوە بەڵام هیوادارم سیاست مەداران و حیزبەکان نەیمرێنن میدیاکار ئەگەر بە ویستان بیشی مرێنن میدیاکاران وەک ئەم جارە زیینویکەنەوە جارێکیکە چووکە دڵنیا بە نەتەوە نامرێ و میلەتیش نامرێ و ڕۆژاوا شەر سەر ئەکەوێت ئێتر ئەگەر بە میدیا بێ بە بێ میدیا بۆ هەموو زوڵم و زۆر و غەدر و ناحەقی کە بەرامبەر ئەکرێ چ لە تۆ ترامپەوە چ لە تۆم باراکەوە بەڵام هەر میلەتان سەرەکەون بۆ لە بروی دەنگی میلەت دەنگی یەکگرتووی ناخیان
دەست خۆشکا کارانمان دوومان سلامت کردی و سپاس سپاس. بۆتەوە سپاس بۆ کاروانەنوەر سکرتێری لە قیسلێمانی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە بوو.